بەڵێ زۆر مشتریمان هەیە دێت پێش هەموو شتێک دەڵێ هیچ کەلوپەلێکی تورکی مەدێ تقریبای 150 مشتریەکانێتە داوای ئەوەی دەکەن هیچ کەلوپەلەکانیان تورکی نەبێ هاتووە کابرێکتمە ئەوە تورکیە تویتی نامەوێ لە غێری تورکیش هەیە ئەشیامان هەیە مالیزیمان هەیە ئێرانیمان هەیە ئەردەنیمان هەیە سعودیمان هەیە یۆنانیمان هەیە وڵاتە خارجیەکان هەموو شتەکان هەیە کەم هەیە بڵین تا خەڵک تورکیا نزیک بووە لە تورکیاوەشتی هێناوە دەنا دەتوانێت کابرا لە سین دەهێنێ ئەوە شیای لەوێ هەیە لە سین دەهێنێ ئەوە شیای لەوێ هەیە لە وڵاتی چکەڕە لە ئیمارات ڕادەهێنێ ڕۆنمان هەیە ئیماراتیە تورکیشمان هەیە ئیماراتیشمان هەیە کابرا کوالیتی بەرزی بێ ئیماراتەکەی دەدەینێ تورکی جاران کابرا لەبەر هەرزانی تورکیەکەی دەکڕی کوالیتی نزم بوو بۆیە تورکی دەکڕیدنا مەسەلەوە نەبوو کە باش بەیان ئەوە بێ وەڵی پێویستە هەموو کەس بەرینگاری بێتەوە بە هەموو شێوێک ڕاتە من شت دەفرۆشین شت یەک دەکڕێ من ئەو ناکڕم شتێککە دەکڕم کێشەم نییە بۆ من هەر یەکە یۆنانیەکەی دەکڕم تورکی ناکڕم یۆنانی دەکڕم داسی ناکات خەڵک بابای لە تورکی دەکە وڵاتی چکە دێتە دکا بۆمە هەر یەک سارە بۆ میلەتەکە چیەکە بە هەتا وڵاتەکانی کە باشتی شەشتەکانی دوای ئەو هێرش و پەلامارانەی سوپای فاشستی تورکیا بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان دەستی پێکرد لە شاری قەڵاتزێ پێشەنگی شارەکانی تر هەڵساین بە ئەنجامدانی چەند چالاکیەک بۆ ئیدانەکردن و مەحکومکردنی سوپای داگیرکەری تورکیا و هەم کەلوپەل و کاڵای تورکی خۆشبەختانە ئەم بایکۆتی کاڵای تورکیا دەنگدانەوەی باشی هەبوو کۆمەڵی گەنج هەڵسان بە بڵاوکردنەوەی هۆشیاری و چەند بڵاوکراوەیەک سەبارەت بە ئاگادارکردنەوەی هاوڵاتیان لە بێکوالێتی کاڵای تورکی و کەلوپەلەکانیان هەمووەکو کاردانەوەیەک بۆەوەی کە کەلوپەل و کاڵای تورکی نەکردن خۆشبەختانە تاوەکو ئەم کاتەی ئێستا قسەی تێدا دەکەین لە شاری قەڵاتزێ بایکۆت خەڵک زۆر بەدەمیەوە هاتووە زۆربەی ئەو کەسانی کە لە ڕابردوودا کڕیاری کەلوپەل و کاڵای تورکی بوون ئێستا ئەم کەلوپەلە ناکڕن تەنانەت جار هەیە من چەند جار گوێبیستی بووم کە ئامادەنین مناڵەکانیشمان جپسی تورکی بکڕن لە ڕاستیدا ئەم شۆڕشە مەدنی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی و هاوڵاتیانی قەڵاتزێ بە تایبەتی دەستیان پێ کردووە کە خۆی لە بایکۆتکردنی سەرجەم کەلوپەل و کەلوپەلی کاڵای تورکی دەبینێتەوە پێم باشە گرنگی پێ بدرێت هەم لەلانی ئەعلامی هەم لەلانی ناوەندەکانی خوێندندا هاوڵاتیان و چالاکانی مەدەنی هەستن بە بڵاوکردنەوەی هۆشیاری سەبارەت بە نزمی کوالیتی ئەو کەلوپەل و کاڵا تورکیانە چکە ئێمە لە ڕابردوودا چەندین نمونەمان بینی کە ئەم کەلوپەل و شتانای کە لە تورکیاوە هاوردی هەرێمی کوردستان دەکرێن بەداخەوە زۆربیان کوالیتیان نزمە زۆربیان تاریخیان بەسەر چووە زۆربیان لە ڕووی تەندروستیەوە بۆ بەکارهێنان باشنین بۆیە من داواکارم لە سەرجەم هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکانی کوردستان بەگشتی سنوورەکەمان بە تایبەتی کە درێژە بەم بایکۆت و بەم شۆڕشە مەدەنیان بدەن خەڵک بەردەوام لەسەر بایکۆتکردن نەقواردن باڵکو و جلوبەرگ و باڵکو و پێداویستیەکانی ناوماڵش ئەوانیشی گرتوەوە خۆشبەختانە سەرەتا بایکۆت هەر شتومەشی خۆراک دەیگرتەوە بەس ئێستا هەر موادیشی تورکی بێک وەبەر بایکۆت کەوتەوەش خۆشبەختانە جێگای دڵخۆشیە جێگای ڕێز و تەقدیری خەڵکی کوردستانە بەڕاستی ئێستا من وەکو تاشیشی کورد ئەگەر بمهەوێ هەر موادێک بمهەیە بیکڕم سەرەتا لە جۆری کوالێت و لە جۆری مارکەکەی پرسیار دەکەم ئەگە تورکی بێ نایکڕم ناکمن خۆشبەختانە خەڵکی کوردستان بەعام بایکۆتی دەست بە کاڵای تورکی ڕاگەیاندووە باشترین بژاردە ئەوەیە کە بەدیلی کاڵای تورکیت هەبێ کاڵای ناوخۆیە کاڵای ناوخۆ هەم لە ڕووی کوالێتەوە هەم لە ڕووی نرخەوە لە هەموو ڕێکەوە لە کاڵای تورکی باشترە کاڵای تورکی بە کوالێتێکی زۆر نزم بۆ دروست دەکات کاڵای تورکی کوالێتی بەرزبێ نایە بۆ ئێرە دەڕوا بۆ ئیتالیای دەڕوا بۆ دەوڵەتە ئەوروپیەکان دەڕوات نایدا بە تۆ کوالە سفرەکەت دەداتێت بەس ئەگەر بین بایکۆتی کاڵای تورکی بکەین و پشت بە خۆمان بباستین خۆمان زۆر لە تورکیا دەوڵەمەندترین لە ڕووی ئابووریەوەش ئەو داهاتێک کە دەڕوا بۆ تورکیای هاتێتەوە دەستی خۆمان هەر بۆ هاوڵاتی خۆمان دەبێت ئەوە زۆر گرنگە تورکیا پێی خۆشە چەک هەڵبگری بەرامبەر بە تورکیا شەڕ بکەی لەوەی کە بایکۆتی کاڵای تورکی بکەی چونکە ئەوە لە خودی ئابووری تورکیای دەدات